من ئەمان نەزمەدینم لە بەرنامەیەکی دیکەی باسی ڕۆژ لەگەڵتانم. بەرنامەی باسی ڕۆژ ئەمڕۆ لە دوو تەوەر پێکهاتووە. لە تەوەر یەکەم باس لە هەوڵەکانی حکوومەت هەرێمی کوردستان بۆ دەربازبوون لە قەیرانی دارایی و لێکەوتەکانی ئەم هەوڵانە ئەکەین. لە تەوەری دووەمی بەرنامەکەش باس لە چاکسازیەکان لە هەرێمی کوردستان ئاکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەەوە دەست پێیەکەی. دوای ئەوەی حکوومەت هەرێمی کوردستان کەوتە قەیرانێکی گەورەی دارایی فرەفاکتەرەوە، هەوڵەکان بۆ دەربازبوون لەو قەیرانە چڕکرایەوە. بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چەندە توانیوێتی بەو هەوڵانەی داوێتی کاریگەریەکانی قەیرانەکە کەم بکاتەوە؟ ئایا حکوومەت پلان و تەکتیک و ستراتیژی بۆ ئەم قەیرانە لە ئاست گەورەی قەیرانەکە بوو؟ بۆچی تا ئێستا بەشی گەورەی چارەسەری قەیرانەکە لەسەر شانی هاوڵاتیان بووە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پرسە دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ مامۆستای زانکۆ میوانی باسی ڕۆژە. دکتۆر بەخێر بێیت بۆ بەرنامەی باسی ڕۆژ. یعنی ئەمە ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین، ئەو قەیرانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە، قەیرانێکی دارایی وەکو وتمان فرەفاکتەر بوو. ئەو هەوڵانەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە داوێتی چەندە کاریگەریان لەسەر کەمکردنەوەی باری قورسی قەیرانەکە هەبوو؟ بەڵێ ئێمە دەزانین ئەم پرسە زیاتر پێیوەست بوو بە بڕینی بودجەی هەرێمی کوردستان لە بەغدا. بەڵام تەنها پەیوەست نییە بەم پرۆسەیە، چونکە دەبێت لە هەر حاڵەتێکە هەرێمی کوردستان چونکە قەیرانەکانی لەگەڵ بەغدا بەردەوام بوو، حسابی ئەوەی کردووە ڕۆژێک دابێت کە بودجە لە بەغداوە نایێت. بۆیە کاتێک کە حسابی ئەمە دەکەیت تۆ سیستەمی بەنکیت لەسەر چه ئاستێکە، ڕێژەی فەرمانبەرت، پێداویستی حکوومەت، بودجەی تەشغیلی، ئەمانە هەمویان ساڵانە ئێمە دەبینین لە یاسای بودجە بە بەردەوام چارەسەری ئەم حاڵەتە نەکراوە تا 76% تۆ حسابیەوە بکەیت کە ئەمە بودجەی تەشغیلیە ئەو بەشەکەی تر کە بودجەی ئیستیسماریە، مانایەوەیە کە ئێمە ڕێژەی گەشەپێدان و تەنمیە کە لە هەرێمی کوردستان هەبووە لە ئاستێکی باشدا نەبووە. ئەمە یەک. دووەمیان هاوسەنگی نەبووە لە گەشەپێدان، چونکە هاوسەنگی نێوان شارە گەورەکان و لادێکان و دەرەوەی شارەکان واتە ئەطراف، ئەمە بە هیچ شێوەیەک هاوسەنگی نەبووە لەم پرسە. تەنانەت ئێمە دەزانین لە هەر حکوومەتێک کاتێک کە بەرنامەی کاری خۆی دادەڕێژیت یان دایدەنێت، ئاماژە بە پلانی گەشەپێدان و تەنمیە دەکات. چەند لە حکوومەتێک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان لە بەرنامەی حکوومەتدا هەبووە کە پێویستە هاوسەنگی هەبێت لە گەشەپێدان و تەنمیە نێوان هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان. بۆیە کە ئێستا ئێمە باسی قەیران دەکەین لەم حاڵەتە، قەیران ئاستی قەیران و بارقورسی قەیران لە هەموو ناوچەکان وەکو یەک نییە، وەکو باسم کرد بە پێی جیاوازی تەنمیە. ئەمە یەک. دووەمیشیان لەسەر هەموو چینەکان وەکو یەک نییە، چونکە ئێمە چینی مۆچە خۆرمان هەیە، چینێکمان هەیە کە خۆیان مستەفید بوون لە داهاتەکانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا، هەروەها چینی کرێکارمان هەیە کە ئێستا نە بازار ماوە نە کارماوە، ئەمەش کاریگەری دەبێت. بۆیە پێم وایە ئەم پرسێکی فڕەڕەهەندە پێویستی بە پلانێکی باشتر دەکرد لەوەی کە ئێستا هەیە. جگە لەمە ئێمە دەزانین هەرێمی کوردستان بە تایبەت وزارەتی پلاندانان پلانێکی 5 ساڵەی دانابوو. ئەم پلانە لەگەڵ مەعهەدی ڕاندی نێودەوڵەتی بەیەکەوە ئەم پرسیان کرد، پرسی گەشەپێدانی هەرێمی کوردستان و پلانی استراتیژی هەرێمی کوردستان. بەڵام ئەم پلانە پرسیار لە وزارەتی پلاندانان دەکەین تا چەند جێبەجێیان کردووە ناوەڕۆکی. بڵێ ئەمە لە پاش 2010 و ئەملا، ینی پاش 2010 نەخێر، ئەمانە تقریبان لەو کاتیەوە خەریک بوون. ئێمە لە 2009 باسی پلانی استراتیژی دەکەین. پلانی استراتیژی وزارەتەکان داوایان کرد هەر وزارەتێک پلانی استراتیژی خۆی دابنێت، بەڵام خۆمان بەشدار بووین لە پرسێکە پەیوەند بوو بە ئەجندای کارەکانی هەرێمی کوردستان. کۆمەڵێک کەم و کوڕی زۆرمان دۆزیەوە لە چوارچێوەی پلانی وزارەتە هەموو وزارەتەکان ئەو وزارەتانەی کە پلانیان دانەبوو، بە تایبەت وزارەتی کشت و کاڵ، وزارەتی پیشەسازی، ئەمانە چونکە دوو وزارەتی زۆر گرنگن کە پلانی استراتیژیان بە شێوازەکە. جگەلەوەی کە ئێمە باسی وزارەتی پەروەردە دەکەین، وزارەتی تەندروستی دەکەین، بەڵام وزارەتی تەندروستی، وزارەتی پیشەسازی، وزارەتی کشت و کاڵ، ئەمانە وزارەتی سەرەکین جگەل لە سامانە سروشتیەکان کە پلانێکی تایبەتی خۆی هەیە، پەیوەستە بە بارودۆخی نێودەوڵەتی و بارودۆخی ڕێکەوتن لەگەڵ بەغدا. بەڵام ئەوەی کە دیارە ئەو پلانەی کە کاتی خۆی وزارەتی پلاندانان لەگەڵ مەعهەدی ڕاند وە پێم وایە بە مەبلەغێکی خەیالی کردویان
جێبەجێ نەکرا بۆچی ئەوەی بە دوواداچوونتان کرد بێت مادەم مەبلەغێکی خەیاڵیت یا سەرفراوە بۆچی جێبەجێ نەکراوە وڵا ئەمە دەبێت بپرسین لە وزارەتی پلاندانان بۆ پلانی معادی ڕان جێبەجێ نەکرا لە کاتێکە ینی ئەمە بینیمان لە ماوەکانی ڕابردووە هەر لە 2005 بە دواوە زیاتر ئەم بابەتانە دەستی پێکرد چەندین ینی کۆڕ و سیمینار و ینی ئەوانە کرا توێژینەوەی گەورە گەورە ئەنجام درا لەسەر ئەم بوارانە بە تایبەتی کەرتی پەروەردەیە مەسەرەن کشت و کاڵە داراییە سامانە سروشتەکانە بۆچی نەتوانراوە لەو بابەتانە سوود وەربگیرێت بۆ ئەوەی لە حاڵەتێکا کە کەوتینە بارودۆخێکی بەم شێوازەوە یعنی هیچ نەبێ بارەکە ئەوەنە قورس نەبێت کە وەکو ئێستا هەیە ناڵێم ئەوەی پەیوەستە بە حکوومەت استراتیجێتی حکوومەت دەبێت حسابی قەیران بکات تەنانەت بودجێ قەیرانیش دەست نیشان بکات ئێمە سیستەمی بەنکیمان بە هیچ شێوەیەک ناگونجێت لەگەڵ ئەم بارودۆخی کە ئێستا تێدای و تەنانەت ڕابردوشدا و دەبێت ئێمە بەڕاشکاوانە بڵێن بەشێکی زۆر لەو سیاست و استراتیجەتەی کە حکوومەت کە باسی حکوومەت دەکەم واتە هەموو بەشەکانی حکوومەت بە هەموو وزارەتەکانەوە ڕێگە خۆشکەر بوو بۆ گەندەڵی چونکە کاتێک کە سیستەمێکی پێشکەوتوت هەبێت ئەو سیستەمانە بە هیچ شێوەیەک ڕێگا نادێت کە گەندەڵی دروست بێت و وڵاتە ئەوروپیەکان ئێستا کە سەیری ئەم جۆرە سیستەمانە دەکەن بەو شێوازە دایانەوە بەمەڕ ڕێگایان گرتووەتە ڕێگان لە گەندەڵی گرتووە ئەگینا گەندەلی لەوێش دروست دەبێت بۆیە بە سیستەم دەتوانانی ئەوەی کە بینیمان لە ماوەی ڕابردوو تەنانەت لە پرۆژەی چاکسازی جەنابی سەرۆک بڵاو بووە کە کۆمەڵێ بانک بەدەر لە ڕێنمایەکان مامەڵیان لەگەڵ دارایی کردووە لەگەڵ چەکی بەنکی کردووە ئەمانە ئەم حاڵەتە حدمە لە قازانجی ئەوان بووە کاتێکە لە قازانجی ئەوان بێت بۆیە لەگەڵ ئەوە دانین واتە هەر پرۆژەیەک هەبێت بۆ پێشخستنی سیستەمی بانک لێرە ئەوان لەگەڵ دانین تەنانەت کاتێک کە پێشنیاز پێشکەش دەکرێت لەلایەن مدیریاتی وزارەتەوە زۆر جار بەرژەوەندی کەسی و شخصی داخل دەبێت بۆیە کە ئێمە ئێستا باسی ئەم قۆناغە دەکەین لە هەرێمی کوردستان سێ بەشە بەشێکیان پەیوەندی بە ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی کە ئێستا هەیە بەشێکی پەیوەستە بە پرۆژەی چاکسازی جەنابی سەرۆک کە ئێستا خەریکە بڵێن بەشێک لە دەرەنجامەکانی دەردەکەوێت و بەشێکی پەیوەندی بە دووبارە داڕشنەوەی سیستەمی ئابووری هەرێمی کوردستان کە بە یارمەتی UN و دووبارە ڕاند دووبارە ئەوە کە دەڵێم ڕاند واتە هێمای پرسیاری لەسەر دووبارە ڕاند و لەگەڵ بەنکی دەولی ئەمانە ئێستا خەریکن پلانێکی تر بۆ هەرێمی کوردستان بۆ ماوەی 3 ساڵ دادنن کە پێشتر بۆ ماوەی 4 ساڵ هیچیان نەکرد ینی جێبەجیان نەکرد بۆ ئێمە پێم وایە لەم سێتەوەرە دەبێت ئێمە بزانین جۆرێک لە تەواوکاری نێوانیاندا هەیە و بتوانین لەو تەواوکاریە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە دەکەین باش لەسەر ئەو سێ بەشە کە باسێکرد لە فەیسبوک پۆستێکی داناوە لە پۆستەکە نووسیوتە شارەزایانی لیژنەی ڕوبەڕووی قەیران بەڕاستی بێتاقەتتان کردین ئەمەی کە کردوتانە نە پلانە و نە سیستەم و نە ستراتیژە سادەترین پێوەرەکانی شارەزایی تێدانیە بەڕاستی ناخۆشتان کرد ئەم بابەتە بۆ بەم شێوازە لەسەر ئەم لیژنەیە بێتاقەتی کردویت کارەکانی ئەوان چیتیا بووە کە بەو شێوازە ئێوە کاردانەوەتان هەبێت بەرامبەر ئێمە دەزانین ئێستا کۆمەڵی شارەزا و تەنانەت ئەو لیژنەی کە دادەنیشن سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی قەیران و دەستنیشانکردنی پرسەکان پیوەرەکان جارێ پیوەری عەدالەتی تێدا نییە چ لە دابەشکردنی موچە و بڕینی موچە و پاشەکەوت جگە لە مەسلەی پاشەکەوت شێوازی مامەڵەکردن لەگەڵ پاشەکەوتەکە و ناوەندی بڕیار کێ ئەم بڕیارانە دەردەکەت بە شێوازێک بڕیار دەدەکەن ئالژنە بڕیار دەردەکا و دوجار ئەنجومەنی وەزیران ناچار دەبێت بڕیارەکان جێبەجێ بکەتیان جۆرێک لە گفتوگۆ لەسەر پرسەکە هەیە ئەوەی کە من ئاگادار بم بەشێکی زۆر لە برادرانی لژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیران ئەگەر لە ئێستا تا 10 ساڵی تر موچە وەرنەگرن کێشیان نابێت لە ئێستا تا 10 ساڵی تر موچە وەرنەگرن هیچ کێشەی داریان نابێت بڵێ واتە لێرە دەبێت ئێمە بگەڕێنەوە ئایا چەند پرۆژە هەبوو کە پێشکەشکرا بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیران و دەستنیشانکردنی پلانێک بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیران وزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە شێوەیەکی زۆر زانستی پلانێکی ڕێکوپێکی پێشکەش بە حکوومەت کرد بۆەوەی کە جێبەجێ بکرێت و تیایدا جۆرێک
لە سەقامگیری سایکۆلۆجیش بۆ ئینسان دروست دەبێت بە تایبەت فەرمانبەرەکان کاتێک کە پاشەکەوت دەکرێت لە موچەیان ئەمە لە حسەر حسابێکی بەنکیدا بنرێت و تەنانەت دەکرێت بە شێوازێک مامەڵە بەم حسابە بەنکێ بکرێت بە تایبەت بۆ پرسە حکومیەکان فەرمانبەر ئێستا کە موچە وەرناگریت بەڵام دەتوانیت بە چەکێکی بەنکی بۆ نمونە غەرامەی مرۆری بدا بتوانیت قەرزی خانوو یان هەر شتێکی تر بکە واتە جۆرێک لە تەدویر دەبێت لە ناو کۆمەلگا ئۆتۆماتیکیان ئەم پرسانە چارەسەر دەکرێت بەڵام ئەوەی کە دیارە تا ئێستامان نەکردووە و بیانوویەکیان هەبووە بیانویان ئەوە بووە ئەگەر ئێمە ئەمە بکەین واتە لژنەکە ئەوە لێرە داهاتی ناوخۆییمان کەم دەبێتەوە چونکە دوجار تەنها فەرمانبەران دێن بە چەک پارەمان دەدەنەوە کە ئەوانیش ڕەسیدیان نییە ئەگەر هیچیان نەبێ و هیچ نێنەوە ئەم کاتە باش ئەمە پرسەکەیە یان ئێمە لێرە دەپرسین کاتێک کە خۆی فەرمانبەر هیچی نییە چۆن دەتوانیت غەرامەی مرۆری بدات چۆن دەتوانیت قز بداتەوە چۆن دەتوانیت پارەی کارەبا بدات چۆن ینی ئەمە پرسێکە تەنانەت بارقورسی حکوومەتیش کەم دەبێتەوە کاتێک کە وردە ئەم پرسانەی کە ئێستا بەتایبەت لە باج لە فەرمانبەرانیان لە هەر چینێک وەرگرن دووبارە بگەڕێتەوە خەزینەی حکوومەتمانەوەی ئەو قەرزەی کەڵەکە بووە لەسەر حکوومەت کەمە بێتەوە دووبارە مەبەستمەوەی کۆمەڵی سیستەم هەیە و چارەسەر هەیە دەتوانن کاری لەسەر بکەن بەتایبەت وەکو باسم کرد وزارەتی خوێندنی باڵا لەبەرەوەی اعتیمادی لەسەر شارەزایانی خوێندنی باڵا کردووە ئێمە دایان زانکۆمان هەیە لە هەرێمی کوردستان 8,000 مامۆستای زانکۆمان هەیە کە بەداخەوە ئەمەش لێرە جێگای پرسیارە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەک حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی زۆر لەوانەی کە باڵادستن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بە چاوێکی تر سەیری مامۆستایانی زانکۆ و شارەزایانی زانکۆکانی هەرێمی کوردستان دەکەن ئەگینا ئێمە شارەزای زۆر زۆرترمانەیە کە بتوانیت پلانی زۆر باشتر دابنیت لەوەی کە لە بەنکی دەوری و لەمانەدانەوە پرسی بە شارەزایانی نێو زانکۆکان و ئەکادیمیەکان نەکردووە لە هەرێمی کوردستان لەو بۆرە پرسی کردووە بەڵام پرسەکە بەم شێوازە نەبووە ئێمە دەڵێن بە شێوازێکی سیستماتیکی تۆ لە هەموو زانکۆکانی کوردستان کۆلێژی کشتتوکاڵ کۆلێژی ئابووریت هەیە ئابووریت هەیە کۆلێژت هەیە کە تیایدا بەشی بانکی تێدا هەموو بەشی محاسبەی تێدا کۆمەڵێ پرسیتر کە پەیوەستە بە قەیرانی ئابووری تەنانەت بەشی بیاسات هەیە ئەمانە دەتوانن مامەڵە لەگەڵ ئەم قۆناغە بکەن بە شێوازێک دووبارە هەموو پرسەکان دابڕێژنەوە بارقورسیەکە لەسەر هاوڵاتیان کەم بکرێتەوە بە تایبەت ئێمە ئەگەر ئێمە باسی ئەم لایەنە زانستیە بکەین کاتێک کە تۆ سەیری حاڵەتی قەیران دەکەی ڕاستە موچەکەم کەم بۆتەوە و پاشەکەوتی هەیە بەڵام لە بەرامبەریشدا تۆ بازار وەکو خۆیەتی واتە لژنەی قەیران ئایا تەنها بۆ ئەوە بوو خەرجی مەبەستم لەوەیە کە بودجەی تەشغیلی هەرێمی کوردستان کەم بکاتەوە بۆ ئەوەی ئەو سیولە نەقدیەی لە بەردەستیتی کەمە یان دەبێت بارقورسی لەسەر هاوڵاتیانیش کەم بکاتەوە چ کاریگەری لەسەر بازار هەبوو چ سیاسەتێکیان گرتە بەر بۆ ئەوەی بازار کەم بکەنەوە لە هەمان کاتە با ئێمە باسی بازار نەکەین کە پرسێکە لە هەموو وڵاتانی دنیا کۆنتترۆل دەکرێت پرسی دەرمانە و پرسی لایەنی تەندروستی هاوڵاتیانە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەی تەواوی گرتە بەرکە لایەنی کەم لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرمانەوە لە ڕووی پێداویستی پزیشکیەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناچار نەبن بەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان مامەڵە ینی بڵێن تووشی قەرز بنیان تا بتوان نەشتەرگەریەک بکەن مە بەستم ئەمانە لە بەرامبەر حکوومەت کۆمەڵی ڕێکارێتری گرتوتە بەر وەکو زیادکردنی باج و ڕسومات و باز لەسەر هاوردەکردنی هەندێک شمەک و کەلوپەل کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە وەکو کەرەستەی بیناسازی و دروستکردنی خانووەم شتن حتمما تۆ ئەمە حکوومەت ئەمە کاریگەری چیە بێت لەو لایەنەوە کە تۆ باری هاوڵاتیانێ بەم شێوازە قورس کردووە لەم لاشەوە باجیان لەسەر زیادکەی خۆی دەبێت باسیەوە بکەین کاتێک کە تۆ جۆرێک لە هەڵاوسان دروست دەبێت لە کاتێکە و لە هەمان کاتیشدا داهاتت کەم نەبێتەوە ئەمە پرسێکی ئابووریە لەوانە ئابووری ناسان بێن چارەسەر بکەن و ئابووری ناسی زۆر چاکیشمانەیە لە کوردستان و لە باری سەرشانی خەڵکەکەی بۆیە دەڵێم ئەمانە دەتوانن ڕێک بخین بەڵام باری سەرشانی خەڵک ئێستا زۆر قورستر بووە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها یەک شتی کردووە ئەویش کەمکردنەوەی موچەی فەرمانبەران و نەهێشتنی بودجەی تەشغیلی کە تەنانەت بۆ شارەوانیەکان و بۆ هەموو دام و دەستگاکانی دەوڵەت کە کەمی کردوتەوە ئەمە ڕاستە بە پێی داهاتۆ ڕێکی دەخی بەڵام لە بەرامبەردا چۆن توانیوتە کۆنتترۆلی وەکو باسم کرد بازار بکەی ئەمە بکەی بەعکسەوە بە پێچەوانەوە کاتێک کە تۆ باج زیاد دەکەی لە دەواازە سنووریەکان کاتێک کە تۆ غەرامەی زیاتر لەسەر بڵێن داهات
دادنەی ئەمە وا دەکات کە بارقورسیەکی زیاتر لەسەر هاوڵات دواتە ئێمە دەتوانین عملیەکی ینی بە شێوەیەکی پێچەوانە حکوومەت مامەڵی لەگەڵم پرسە کردووە نەکەوەی بە شێوەیەکی هاوسنگ مامەڵە لەگەڵ پرسە کاتێک کە تۆ 70% موچەی فەرمانبەرێک کەم دەکەیەوە دەبێت حسابیەوە بکەی 70% لایەنی کەم تەمینی ژیانی بکرێت بەوەی کە حکوومەت دەتوانیت بە تایبەت وەکو باسم کرد لایەنی تەندروستی کە ڕەچاوی نەکردووە بە هەمان شێوە وەکو باسم کرد حسابی بەنکی کە دەکرێت هاوڵاتیان بە تایبەت فەرمانبەران مامەڵەی لەگەڵ بکەن و بتوانن ئەو بەشەی کە لە سەرشانیانە بیدەنەوە کۆمەڵی ئیجراعات هەیە پێم وایە زۆر ئاسان بووە و پرۆژەی وزارەتی خوێندنی باڵام من پێم وایە یەک لەو پرۆژە هەرە باشانە بوو کە دەکرا زیاتر قسەی لەسەر کراوە بەڵام ئەمەش بەدەر نییە لەگەڵ ئەو پرۆسی گەندەلیە هەبووە ئەو پرۆسی گەندەلی کە لە هەرێمی کوردستان هەبووە جەنابی سەرۆک ئێستا لە ژنەی چاکسازی دانەوە کاریگەری ئەو لیژنەیە چیە بێت لەسەر ئەم ڕوبەڕووی ینی ئەگەر ئەو هەستەکرێت جۆرە لە ینی لەسەرخۆیی هەیە لەو پرۆسی چاکسازیە ئێوە هەستان بۆ کردووە کە پرۆسەکە وەکو پێویست ناچێتە پێشەوە لە پرۆسەکە زۆر باش بەڕێوە دەچێت بەڵام دەبێت بزانین پرسەکە ئەوەندە گەورەیە لەوانەیە ئاسان نەبێت بەو شێوازە ئێمە باسی بکەین بە ماوەیەکی کورت جێبەجێ ئەمەیەک دوو بەشێکی پەیوەستە بە پرۆسەی لێکۆڵینەوە بە پرۆسی یاسایی چونکە ئەویش مەودای خۆی دەگریت ئەمە حاڵەتێکی طبیعیە ڕوبڕ بەڵام گرنگ ئەوەیە دەست پێکراوە و کاری لەسەر دەکرێت ئەمە لەلایەک بەڵام پرسێکی تر هەیە کە بە هەمان شێوەی چاکسازیە تا ئێستا بیری لێ نەکەوە زۆر جار گوێمان لەوە دەبێت کە دووبارە ڕێخستنەوەی موئەسساتی هەرێمی کوردستان بەشێک لە گەندەلی بەشێک لە بێ سەروبەری دام و دەستگاکانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ خەڵکی ناشارەزار لە شوێنێکە کە پێم وایە کاریگەری سلبی لەسەرەوە دەکەن لەوانەیە خەڵکێکی زۆر پاک بن بەڵام شارەزانیە لە کارەکانی خۆیان بۆیە خاوی لە کارەکانیان لە دامەزراوەکانی دەوڵەت وای کردووە متمانەی هاوڵاتی بە پۆستەکان نەماوە واتە متمانەی هاوڵاتی بە مدیر عام متمانەی هاوڵاتی بە پەرلەمانتار متمانەی هاوڵاتی کە ئەمە پرسێکی ترە پەیوەستە بە هەڵبژاردن بەڵام تا دەگاتە وەزیر و تا دەگاتە هەموو بەرپرسی بەش کە ئێمە دەیان بینین لە ناو موئەسساتی دەوڵەت ئەم دووبارە داڕشنەوەی موئەسساتی هەرێمی کوردستان پێم وایە زۆر گرنگترە لە پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی گەندەلی کە ئێستا دەکرێت و ئەمەش حتمما نابێت فرامۆش بکرێت چونکە بەڕاستی کە ئێمە دەبیستین و پێشتر لە لژنەی جەنابی سەرۆکە لە قۆناغی ڕابردوو لە 2011ەوە دەستی پێکرد باسی وایان کرد بەشێک لە پرسەکانیان لە پرسی گەندەلی گەیشتۆتە حاڵەتی فەرهود کە ئەمە لە هیچ وڵاتێکا نەبووە یان تەنها لە کۆمەڵی وڵات بووە کە ناچار بووینە گۆڕانکاریەکی ڕیشەیی لە دام و دەستگاکانی دەوڵەت بکەن و تەنانەت چارەسەرێک بکەن نمونەی جۆرجیا باز دەکەم لە نمونەی جۆرجیا وای لێ هاتبوو پۆلیسی ئاسایی متمانەی هاوڵاتی بە پۆلیسیش نەمابوو چونکە پۆلیس لە هەموو کونج و کۆڵانێک ڕەشوەی لە خەڵکا وەردەگرت بە یەک ڕۆژە سەرۆکی جۆرجیا بە یەک ڕۆژە 15,000 پۆلیسی خانەنشین کرد مەبەستەکەش لە چی بوو لەوەی کە وای کرد چونکە ئەمانە ئەگەر موچەشیان زیاد بکە لەبەرەوەی فێرە پیشەیەک بووینە ناتوانن پیشەی خۆیان بەردەن بۆیە کە ئێمە دەڵێن لە هەرێمی کوردستانیش پێویستە ئەم پرۆسەیە دەست پێ بکرێت ئەوانەی کە بەشدار بوون لە پرۆسەی گەندەلیان ئاسانکاریان کردووە بۆ پرۆژەی گەندەلی پێم وایە ئەمانە فێرە پیشەیەک بوون ناتوانن دەستبەرداری ئەم پیشە بن دەکرێت گۆڕانکاریەکی ڕیشەی لە موئەسساتی هەرێمی کوردستان هەبێت باشە لایەنێکی دیکە ئەم بابەتە بە سیاسی کراوە ینی ئەم بابەتی ڕۆبەڕووبوونەوەی قەیران و هەنێک بڕیار لەو بارەیەوە ئەدرێت وەکو لە ئەیبینین ئێمە زۆر جار ئێمە ئەبینین لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارە دەرەچێت سەبارەت بە خاڵێک بەڵام خودی ئەو وەزیرەی پەیوەستە بە بابەتەکە ینی کەسی پەیوەنددارە بە بابەتەکە یەت لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن ئیش وەکو هاوڵاتیەک قسەکە ناڕازیە لەسەر بڕیارەکە و لەسەر بابەتەکە باشە کەوایە بۆچی ئەم وەزیرە لە نێو ئەنجومەنی وەزیرانە بۆچی مەسەلەن ناڕزایی دەرنەبڕیوە بەرامبەر بە ئەم بڕیارەی کە دەرکراوە ینی پێوان نیە ئەمەش جۆرێک لە خۆدزیینەوەی تایە کە زۆر جار بابەتەکان هەڵەدرێتەوە ساحەی لایەنێک لە بابەتی چاکسازی بە تایبەتی یان ئەوەی کە پێوترە ڕوبەڕووبوونەوەی قەیران ئەوەی کە دیارە لە هەموو وڵاتێک کاتێک کە ڕوبەڕووی قەیرانە بێتەوە
حکوومەتی یەکێتی نیشتیمانی دروستە بێت. حکوومەتی یەکێتی نیشتیمانی یان وحدەی وەتەنی پێ دەڵێن جیاوازە لە حکوومەتی ئەتیلافی و ئەم حاڵەتە ئەم حکوومەتانە کەی دروستە بێت لە حاڵەتی شەڕ، لە حاڵەتی قەیرانی دارایی، تەنانەت لە حاڵەتی نووسینەوەی دەستور کاتێکە وڵات لە پرۆسی نووسینەوەی دەستور بێت حکوومەتی یەکێتی و چەندین نمونەمانەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی. هەرێمی کوردستان ئەم هەموو حاڵەتانەی هەبووە، لە حاڵەتی شەڕ بووە، لە حاڵەتی قەیرانی ئابووری بووە، لە حاڵەتی نووسینەوەی دەستور بووە، واتە خاڵێکی تریش لە هەمووی گرنگتر حکوومەتی یەکێتی نیشتیمانی دروست دەبێت لە حاڵەتی دروستبوونی دەوڵەت یان ڕاگەیاندنی دەوڵەت. واتە ئەم مەرجەشمان ئێمە چوار مەرجمان تایەکە حکوومەتی یەکێتی نیشتیمانی کە حکوومەتی یەکێتی نیشتیمانیش دادن مەسئولیەتێکی تەزامنی نێوان هەموو بەشەکانی حکوومەت دروست دەبێت. ئەو پلانەی کە دای دەڕێژن پلانێکە دەبێت هەمویان ڕازی بن لەسەرێ و بە شێوەیەکی زانستی دابنێن بۆ ئەوەی دوجار بزانن دەرەنجامەکانی چ ڕوبەڕووبوونەوەی شەڕ بێت یان ڕوبەڕووبوونەوەی قەیران وەکو باسم کرد. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لێرە لە هەرێمی کوردستان دەبینین حکوومەتی یەکێتی نیشتیمانی دروست بوو بەڵام کە لە 2014 دروست بوو و تەنانەت لە بەرنامەی حکوومەت کاتێک کە متمانەی وەرگرت باسیەوە دەکات کە هەموو هێزە سیاسیەکان دەبێت پابند بن بە یەکگرتنەوەی پرۆسییان بەو بەرنامەی کە لە ناو کاروباری حکوومەتەیە. ئێمە بینیمان کە ئەمە بەداخەوەوانە بوو کە ئەو حکوومەتی لە هەرێمی کوردستانی یەکێتی نیشتیمانی بووە، بەڵام وای لێ هات ئەوانەی لە ناو حکوومەت خەریکی کاری ئۆپۆزیسیۆن بوون، واتە بەشێکە لە حکوومەت بەڵام خۆی بە ئۆپۆزیسیۆن. ئەمە لە هیچ وڵاتێکانیە و تەنانەت بەڵێ لە هەرێمی کوردستان هەیە و نمونونەکەشمان بینی. پێم وایە بەشێکی زۆر دەگەڕێتەوە بۆ حزبی باڵادەست، یعنی ئەگەر باسی هەرێم باسی پارتی دیموکراتی کوردستان بکەین، پارتی تاشەن توانیویەتی کاتی خۆی لە داڕشتنی یان دانانی ئەم حکوومەتە توانیویەتی قەناعەت بەلایەنەکانی تر بە بەرنمەیەکی تۆکمەکە هەمویان ڕازی بن لەسەری و بەرنمەکەش لە چوارچێوەیەکی استراتیجی کاریانەیە پێکرد بێت، نەکەوەی کە پارتی وەکو تەکتیک سەیری حکوومەتەکەی کردبێت و یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو تەکتیک سەیری حکوومەتەکە و بزودنەوەی گۆڕان کە بینیمان چۆن وەکو تەکتیک کاری لەسەر حکوومەتیان بەشداریکردنی لە حکوومەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە هەمویان پێم وایە ئەوەی لە هەرێمی کوردستان هەمووی تەکتیکە و تەکتیک نێوان هێزە سیاسیەکانە نەگەیشتوونەتە حاڵەتی استراتیجی کە هەمویان ڕێکەون لەسەری و ئەمەش بتە بەشێک لە قۆناغێک بۆی بگەینە ئامانجێک، ئەویش ئامانجی دروستبوونی دەوڵەتی سربەخۆی کوردستان. بەڵێ بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خەسرەوە مامەسای زانکۆ زۆر سپاس بۆ شرۆڤەکانی جەنابەت لە بەرنامەی باسی ڕۆژ. بەڵێ بینانی بەڕێز و خۆشەویست لە تەوەری دووەمی بەرنامەکە پاش ناوبڕێک پێتانەگەین. جارێشتە سڵاوتان دەبێت لە تەوەری دووەمی بەرنامەکە باس لە چاکسازیەکان لە هەرێمی کوردستانەکەینەوە. پرسیینایە چاکسازیەکان بە شووە گەیشتن. ئێستا چەند دۆسیە لەسەر پرسەکانی گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی و کرا بەکارێنانی دەسەڵاتی ئیداری کاری لەسەر کراوە و کارەکانیان بەکوێ گەیشتووە. بۆچی وا دەرەکەوێت کە کارەکانی تایبەت بەم پرسە بە جۆرێک لە جۆرەکان لەسەر خۆی وەنجامی ئەوتۆی دڵخۆشکەر بەدەست ناتوە کە جێگەی ئومێدی خەڵکی بێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاچی میوانی باسی ڕۆژە. قوربانجان بەخێر بێن بۆ بەرنامەی باسی ڕۆژ. من ئەگەر لە دەستەکەتانەوە دەست پێ بکەم، دەستەی دەستپاچی لە هەرێمی کوردستان لە ناوەڕاستی ساڵی 2013 تقریبان دامەزراون، دەست بە دامەزرانی کراوە. بەڵێ دەست بە دامەزرانی کراوە. ینی پرۆسەی دامەزراندنی ئەم دەستەیە بەکوێ گەیشتویان ئێستا تۆکمە بوون ئێوە وەکو دەستەیەکی سەربەخۆ. خۆیەوە سپاس دەکەم، سپاس بۆ کەناڵە بە ڕێزەکەتەنەوە پرسیارێکی زۆر گرنگە، چونکە ئەگەر موسسەیەکی کامل و دامەزراومان هەبێ بە تەکید ئەرچی فەرق دەکات لەوەی موسسەیەک تا ئێستا لەژێر دامەزران نابێ. بە قیاساتی عالەمی ئەوەی کە ئێمە لە ڕێگەی شارەزانیە دەوڵەتەکان بەو دەستانەی کە بە عێراقیشەوە بە ئۆردونیشەوە هەر موسسەیەک لە موسسانانی کەم پێویستی بە 2 ساڵ ئیشکردن هەیە بۆی ئەو موسسەیە دابمەزری. 2 ساڵ ئیشکردن لە زروفێکی ئاسایی کە تێیدا ئیمکانیاتی مادی باش بۆ ئەو دەستێ متەوەفر بێ. ئێمە کە لە مانجی 6 2013 دەستمان پێ کرد، منەر خۆم بۆ ماتەکەستان هەتاکە کەسێک
دەست بە پرۆسی دامەزراندن نەکات. وایە تا ئەوستاگە ئێمە لەو 3 ساڵەوە ئێستامە 3 ساڵ تەمەنمان تاوا کرد 2 ساڵمان بەستاندەر بۆ دامەزران حساب کرد بێ واتە ئێمە کەمتر لە ساڵێکە بەڵام ئێمە لە بۆ لە کوردستان بووین هە لە سەرەتای ساڵی 2014 پاژەوەی ئەنجومەی دەستەکە لە ڕێگەی سیڤی دامەزرێرا و ئەنجومەنەکە دروست بوو تەنها لە حدودی 20 تا 25 فەرمانبەرمان هەبوو دەستمان کرد بە ئیشکردن بە تایبەتی لە بواری خۆپارێزی بواری تحقیقات پێویستی بە کاتی زیاترە بۆ خودی یاساکە بە شێوەیەک نووسرابەوە کە ئێمە دەبێت کادری تحقیقات لە دەستگایکی تر بەگرین کە بە سوپاسەوە دەسەڵاتی دادوەری هاوکاری کردین بەڵام ئەوە شتێکی تایبەت و شازم لە هیچ دەستەیەکی دەستپاشی نییە لە دنیا ئەو مؤسسەیە کادری تحقیقی تایبەت بەخۆی نەبێت ئەوە ژوای کردەوە تا ئێستا ئیشی ئێمە لە بەشدارترین لە قەزا و ناحیەکان وەکو پێویست داڕوە و بە تایبەتی ئێمە لە داهاتووشی نزیکدا ڕەنگە سەرجەم کاری تحقیقات لە قەزا و ناحیەکان ڕابگرین چونکە نەکادری پسپۆری تحقیقی متفەرقمان هەیە کەواتە خودی پرۆسەکە بەڕاستی تا ئێستا دەتوانم لە سەروی 16 ئەگەر تەواو بێ 45 ماوە ڕەبتی بە زروفی ئەمنی خراپ ڕەبتی بە نەبوونی ئیمکانیاتی دارایی بە خراپ ڕەبتی بەوەیە کە تۆ زۆر جار بۆ پێگەیاندنی کادری پسپۆر دادوەری هەتا دادۆرانی بە ڕێزی دەستە پاشی پێویستیان بە ڕاهێنان هەیە لەسەر بەرزترین ئاست ئەوە لە هەموو لە وڵاتانی جیهان بە ئیمکانیاتێکی زۆر دەکرێت کە بەداخەوە ئیمکانیاتەنە لە بەدەستی دەستپاچی هەبووە منە لە کوردستانی شەو بە خۆتازان کوردستانە سەرەتای 2014ەوە هۆی بڕینی بوجەی لەیان حکوومەتی بەغداوە تووشی قەیرانێک بووە کەواتە بەڕاستی ئێستا ئێمەش تا ئێستا ناو لە بەردەم دەستەیەکی ناکامڵین دەستەیەکین کە هەوڵەدا بە دەستێک ئیش بکە و بە دەستێکی پرۆسی دامەزراندەکە بکات بەڵام دیسانەکە لە زروفی دارایی قورسدا تۆ کە لە وڵاتێکە بە 45 شەو زاریوە بە 6 ڕۆژ بەڕاستی نیم ئاژ وەربگری بە تەکید ناتوانانی گرەی لە حکوومەت بکەی بەو شکلە زۆرە کە بڵێ وەسی پێویستیەکانی میژدابین ناکا لەبەر ئەوە یەکێک لە گرفتە هەر ئەساسیەکانە کە دەستی دەستپاچی تا ئێستا بەدەستیەوە دەناڵێنێ و پێشبینیش ناکەم لەو کەمتر لەو ساڵی کە ماومانە دار بتوانین پرۆسی دامەزراندنەکە تەواو بکەین لە بە ئەو هۆکارە مۆزوعی نەک لە بەروی ئێمە هیچ کەم تەرخەمی و ستێکمان لە پرۆسیێنوان دەبێ باشە هاوکاریتان لەگەڵ دەستگاکانی تراچوو ئێمە لە بیداەتی دەستپێکی ئیشەکانی خۆمان پێمان وابوو ئێمە یەکەم جار دەستێکین ئیشوکاری تحقیقی و قەزایی دەکەین کەواتە یەکەم شت دەسەڵاتی دادوەری دووەم داواکاری گشتی سێم دیوانی چاودێری دارایی پاشان لەگەڵ حکوومەت بە هەردوو شەقەکەی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکاتی ئەنجومەن دەبێت علاقەتیشی باشمانە بێ دەستی دەستپاچی دەستێک نییە لە فەراغ ئیش بکات دەبێت بە تەنسیق لەگە ئەو مؤسسانە ئیش بکە ڕەنگە بیدایەت هەر مؤسسەیە کە دادەمەزرێ زۆر جار بە چایەکی نام و غەریب و دسمێکی تا زۆر نام باش سیر نەکرێ بەڵام بە جودی هەموو لە یەکتوانیمان علاقاتێکی باش دەگە ئەو هەموو ئەولایان دروستکەین پرۆتۆکۆلێکی هاوکاری تەفاهمان لەگەڵ داواکاری گشتی ئیمزا کردووە کە علاقەکە سەر ئاستێکی یەکجار باشدا لەگە دەسەڵاتی دادوەری پەیوەندێکی زۆر باشمان هەیە هەرچەندە کاتی خۆی لە کاتی پرۆسی تعدیلەکە بۆی دێکتێک دەگەی شتێک تۆزێ علاقەکە خراپ بوو لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی زراعی علاقەی باشمان هەیە متمانێکی باشیان بە دەستی دەستپاچیە بەڕادەگە ئێستا سەرۆکی دەستی دەستپاچی بۆ بەشی زۆری کۆبنەوەکانی لیژنەی باڵای ڕوبڕۆی قەیران بانگێژ دەکەی لە کاتێکە ئێمە خۆعزولی لە دەسەڵاتی تەنفیزی ئێمە لە دەسێت دەسەڵاتی پەرلەمان ئیشەکەین لەگەڵ سەرۆکایەتی هەرێم لەگەڵ پەرلەمان پێش ئەم وەزعیکە بەسەری هات لەگە هەموو کوتلە سیاسیەکان هەڵماندا علاقاتیشی باش بکەین چونکە مەسەلەی پردژایەتیکردنی گەندەڵی بەڕاستی پێویستی بە جودێکی نیشتیمانی هەموو ئەسانەی باسم کرد بە میدیای بەڕێزەوە کە کەناڵەکە بەڕێزەکەش تانیشێکە لە کەناڵەکانی ماوەیەکی زۆرنی هاتوتە سەر ساحەی میدیای کوردی لەگەڵ هەمویان دەبێت علاقاتێکی باشمان هەبێ چونکە ئەو جودە جوزێکی نیشتیمانی هەمەلایەنەیە دەبێت دوور بێ لە هەر ملانێکی سیاسی و تەنها وەکو پرۆسەیەکی نیشتیمانی لە پێناو ڕزگارکردنی ملەتەکەمان دەوڵەتەکەمان هەرێمەکەمان لەو پەتاترسناکەی کە ناوی گەندەڵی لە قسەکان تا باسی لە خۆپارێزی و هۆشیاری کرد ینی وتێ چەند کارێکتان لەو بوارا کردووە کرێ پێمان بڵێ و کارانە چین و کاریگەری و کارانە چی بۆ ینی بەڵ یەکێک لەوەی کە فەلسفەی دامەزراین دەستەی متەخەسیس بۆ دژایەتی گەندەڵی لە کاتێکا تۆ دەسەڵاتی دادوەری و داواکاری گشتی تەیە یەکێکیانەوە بەپێی ئیلتیزاماتی عێراق بۆ ئیتفاقی مکافحەی فەساد لە ساڵی 2007 عێراق بەڕەسمی لە پەرلەمان ئەو ئیتفاقی تەصدیق کردووە دووشیان لەبەرەوەی فەساد بۆتە پەتایەکی گەند بەڕاستی ترسناک لەسەر ئاستی عالەم وڵاتانی جیهان پێیان وایە پەتایە لە دەرەوەی سنووری خۆیانە مەسەن زۆر ئاساری گەندەڵی ئەگەر لە کوردستان ئاکرێت دەکرێت ئاسارەکەی لە دەرەوە بێ کەسێک گەندەڵیە کا ئێستا داوای بەرتی ڕەشوەیەکات دەکرێت بەر ئەو ڕەشوەیە لە دەروی وڵات وەربگرێ مەسەلەی سپیکردنەوەی پارەمان هەیە کە زۆر جا وڵاتان بڕێن
مشکلیان هەیە بۆ نمونە ڕەنگە کۆمپانیایەک بێت گەندەڵێکی گەورەی لە تووشی ئەنجامداوی بەڵام بێت لە هەرێمی کوردستان پارە سپی بکاتەوە یان لە عێراق سپی بکاتەوە لەبەر ئەو پەتایە بۆتە ئەو تاوانانە بۆتە تاوانشی نێو دەوڵەتی لەبەر یەکێک لە ئەرکەکان ئەوەیە کە تۆ هۆشیاری بکەیت بۆ مەسەلا ڕوا خۆپارێزیش بکەیت چۆن بۆ تۆ نەخۆشیێکی ئاساییتەوە پێشەوەی نەخۆشکەی خۆپارێز دەکەی خۆپارێزیش لە بینبردننی ئەو بیئەیە کە گەندەڵی تێدا دروست دەبێت بۆ نمونە یەکێک لە ئیجرعاتی ئێمە یەکەم شت کە دەستمان پێکە لە سەرەتای 2014 بڵاوکردنەوەی فۆرمی ئاشکراکردنی سەرۆت و سامان بەسە بەرپرساندا کەەوە پرۆسەیەکی ساڵانەوە چەمانێکە جارشکە بۆ ساڵی تازەش دەستمان پێکردووە ئەو پرۆسەیە چاودێک دەخاتە سەر بەرپرسە باڵاکانی دەوڵەت بۆی کە لە دەستپێچیان لە پرۆسەکە تاکو بەردەتاوا کۆتایی خانشینیان لە پۆستا بە شێوەیەکی دەوری ئەبێ سەرۆت و سامانەکانیان ئاشکرا بکات یەکێکی تر لەو تعلیماتێک ئێمە ئێستا ئیشی لەسەر دەکەین پێی دەوترێ بەریەککەوتری بەژۆندەکان ببوونکە مستەلاحاتانە بە عەرەبی پێی دەرێن تعارضی مەساڵح کەەوە لە هەرێمی کوردستان یەکجار زۆرە تعارض مەساڵح بە کورتێکی ئەوەیە ئەگەر دکتۆر ئەحمەد برێن ئەندازیار بێ لە یەکێک لە کۆمپانیا برێن یەکێک لە شارەوانیەکان یان یەکێک لە دەستگاکانی حکوومەت دوای نیوە ڕۆژ کۆمپانیایەکیە بێ خۆیان کەسێکی نزیکی و هەمان کۆمپانیا بێوێ مۆناقەسە لە مؤسسەیە دروستکات ئەوە وا دەکات بەڕاستی بەریەکەوتین دوو بەژۆندی دەبی ئەو لە بینی دوو بەژۆندیدا دەبی ئایا بەژۆندی خۆی دەپارێزی کە لە ڕێگەی کە سوکارێکی و کۆمپانیای هەیە خۆت بەژۆندی گشتی دەپارێزی ئەوە خاڵێکی گرنگە کە بەتەکید وڵاتی ئوردن بەڕاستمی کراوە بە جەریمە و تاوی مزانیم تا لە ئوردن کراوە هۆشیارکردنەوە مەبەستی ئەوەیە کە ئێمە سەرجەم فەرمانبەران ئێستامە حملەیەکمان بەدەستە بەڕاستی هەبوو بێت توانایی ببێ ئیمکانەتی نەمانتوانی بەڕێوە بین داهاتوە دەستی پێ دەکەین یەکەمیان ئەوەیە کە لە هەموو شار و شارسکەکان کاک ئەحمەد من ناوبڕێک وەرەگرم ناوبڕێک بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ناوبڕێکی کورتە گەڕێنەوە لاتان بەڕێزان بەرنامەی پاشێڤ ڕۆژانە کاژمێریەکی بەیانی بە کاتی هەولێر پێشکەشتان دەکرێت کە تیایدا هەر شەوە و باسی کۆمەڵێک بابەتی جۆر بە جۆر دەکەین و گەنگەشەی زۆر لایەنی دیکە دەکەین هۆی جێبەجێکردنی ئەرکان و پێگەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئینسانەگاتە ئاواتی خۆ گەورەترین ینی مزائفات کە لە ڕۆژی دروستەوی دابەزینی شەکرێ ئەوە لە هەموو کەسەکە بە ڕۆژ لە بەرهەندی زیاتر تەرکیزمان لەسەرەوەیە ئامۆژگاری ئافرەتان دەکەین کەوا بە ڕۆژ و شکاندنەکەشیان بە مەرحەلە بیتن بەسەر کەم خۆری دایم خۆر دیارە ئەم شۆ شەقامی ئسکان وەک شەوەکانی دیکەن یا باژار ئیستانبول ji bo meha Remezanê bi amadehiyên taybet xwe bo vê meha Remezanê amadekiriye. Barodoxî şar îstemalî bû agwazmawa. ڕواندز تایبەتمەندی خۆی هەیە Ez li gundê Sindûrê me. Ez dixwazim hin çavderiyên ji Diyarbekirê bi we re parve bikim. من ئێستا لە خۆرئاوای وڵاتی فەڕەنسام. هەفتەیە جارێکێ لەسەر ئەکرانên کوردستان 24 di bernameya pencereya Kurdî de em ê li welatê Ewropayê bigerin. Li kolan û bajarên Ewropî em ê bi berhemdar û kurdolog û lêkolînerên çi Kurd çi biyanî hem li ser jiyana û kar û barê wan sohbetekê bikin hem jî bajarê wan bigerin. Pencereya Kurdî hefteyê carekê li ser ekranên Kurdistan 24. مانەوەی کچێک لە چیای شنگال ماوەی 3 ساڵ بوێری و توانا و ئیرادەیەکی بەهێزی دەوێت. بەرنامەی سەربازی ونی ئەم جارە بوێری و ئازایەتی و ئیرادەی کچێک دەکاتە ئامانج کە خەڵکی ڕۆژاوای کوردستانە. دوای هێرشی داعش بۆ شنگال بڕیاردەدات شان بەشانی ئاوارە ئێزیدیەکان بەرەنگاری برسێتی و تینوێتی و مەترسیەکانی داعش بێتەوە. ئەو لە ڕێگەی پسپۆرەکەی خۆی ژیانی سەدان کەس لە نەخۆشی و مردن ڕزگار دەکات.
جارێکتر سڵاوتان لە ببینرانی بەڕێز و خۆشەویست دەسەکەینەوە بە بەرنامەکەمان کاک حاکم منە مێلە و پرسیارەوە دەست پێ بکەم لە بواری لێکۆڵینەوە بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتی دادوەری و داواکاری گشتی ماوەکانی ڕابردوو بەڕێوەچێت کارەکانی بەشو گشت. خۆیەکێک لە کارە هەرە گرنگەکان و ئەساسیەکان لە پاڵ مەسایلی خۆپارێزی و هۆشیارکردنەوە مەسەلەی تەحقیقا لێکۆڵینەوە لە کەیسەکانی گەندەڵی چونکە تۆ بۆ گەندەڵی یەکەم بێ هەوڵدەی ئەرزێتەکەی لە بینبەری دوو هۆشیاریەکی زۆر لەسەر ئەو تاوانەکانی گەندەڵی بڵاو بکەیتەوە بەڵام ئەوە بەس نییە بۆ ئەوەی گەندەڵی نهێڵی یەکێک لەوەیە دەبێت تۆ ئەو کەسانە محاسبە بکەیت کە گەندەڵی دەکەن محاسبەش بەستم لێکۆڵینەوە بە ڕووی یاسایی پێدانی بە دادگا و دادگا سزای خۆی وەربگرێت ئەو پرۆسەیەش لە حدودی ساڵ و نیوە ڕەنگە کەمتریان زیاتر بێت لەو مؤسسەیە دەستی پێکردووە سەرەتا پاش ئینتیدابکردنی چەند دادوەرێکی لێکۆڵینەوەی بەڕێز لەلایەن دەسەڵاتی دادوەری و هەروە ئەوەی قەزاییش دەبرێت لێکۆڵینەوەی دادیش تقریبا لە کوردستان ئێستا دەتوانم بڵێم لە حدودی بینی 130 تا 140 کەیسی جەزائیمان هەیە کە لە دابەژوە بەسە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان بە ئەفو هەر چواری بە هەڵەبجەشەوە بەڵام هەڵەبجە کەمتر لەبەرەوەی بەڕاستی محققی بڵێ متەفەڕقمان نییە لەوێ بە گەرمیانیشەوە تقریبا بە گەرمیانیشەوە لە حدودی 130 تا بۆیە ژمارەکەش دەڵێم چکە و ژمارە بەردەوام ڕۆژانە گۆڕانی بەستادێ ئێمە زیاتر مانگانە داتاکان کۆ دەکەینەوە بۆ ئینسان شتەکە تەقریب کە بۆی قەزیەکەی ورد ئەو بە هەموو جۆرە قەزایەک وەردەگری مەتایبەتی قەزایەکانی گرنگ کە دەستەی دەستپاچی پێی یاساکەی خۆی تاقیتێ دەکات چوار قەزای زۆر گرنگ و ئەساسیە چیان اختیلاسەوەتە دزینی مالی گشتیە کاتێک کە فەرمانبەرێک پارەی گشتی لە ژێر دەستا دەبێ و بۆ خۆی بدەیبات ئەوی تریان بەرتی وەرگرتنە کە خۆ دەزانین دیاردێکی برێن زیاتر مەشهورترە ئەو تاوانە کاتێکە فەرمانبەرێکی گشتی لە مقابل خدمەیە کە ئاساسن ئەو ئەرچی خۆیەتی دەچێت داوای مقابلێک لە هاوڵاتێک بکات ئەو جەوە لە هەر ئاستێک بێ و لە هەر برێن ڕادەی مقابلەکە هەرچ بێ ئەوی تریان بەڕاستی خراپ بەکارهێنانی دەسەڵاتە کەەوە لە کوردستان یەکزار بڵاوە کاتێکە وەزیرێک بەرپرسێک دکتۆر ئەحمەد هەر کەسێکیکە لە موقعەکی وەزاریان لە موقعەکی گرنگە هەبێت هەڵدەستێ بۆ بەژەوەندی خۆی و دەسەڵاتە بەکاردێنێ بە پێ ئەو اختصاسی ئەو مؤسسەی کە هەیەی ئەوی تریشیان بەڕاستی بە هەدەردانی مالی گشتی بەهدەردانی مالی گشتی پارەی سەرسەمانی گشتی شەر نییە و کەسە دەوڵەمەند بیان بۆ خۆی بەرێت بەڵام بە هەسوکەوتێک لە هەسوکەوتەکان کە دراسە نەکراوە دەبێتە ئەوەی کام کەیس ئێستا لە بەردەستیەوە زیاترینیانە بەخوا زیاتر مەسەلەی بەکارهێنانی خراپ بەکارین دەسەڵاتە اختیلاس بەڕادەکی زۆر کەمترە زیاتر ڕەشوەش هەیە بەڵام حالاتش کەم دەسوان بڵێم بەشەشی زۆری دەستەخانەی خراپ بەکارهێنانی دەسەڵات باشە زۆر باسی گەندەڵیەکرێت لە هەرێمی کوردستانە ینی 130 کەیس ئەگەر هی هەموو ئەو ینی بابەتانە بێت ئەمە کەم نییە ئەمە ئێوە ئیشی لەسەر وڵا قوربان شتێکت پێ بڵێم ئێمە لە عێراق دەژین بەداخەوە عێراق تا ئێستا لە دەرەجەی شەشە لە پۆلینەکانی ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی بەڵێ بۆ عێراق من با شتێکی پێ بڵێم لە چەند مانگی ڕابردوو سەفەرێکی هاوبەشمان لەگەڵ دەستەی دەستپاچی عێراق کرد بە وڵاتی ئیندۆنیسیا مدیری تاقیقاتی بەغدامان لەگەڵا بوو ناوەکەی بەڕێزم لەبیر نەماوە وتی لە جاری وایە لە خلالی 2 ساڵ لە بەغدا لە حدودی 20 تا 25 هزار کەیسی گەندەڵی سکاڵا گەندەڵی تۆمار کرا منیش باسی کردم وڵا ئێمە سەرەتا ئیشین بەڵام لە پایتەخت زیاترە لە حدودی 70 تا 80 یەگەوتیەوە باش ئەوتم نا بەعکسەوە لە وڵاتەیە کە تێدا چوبووین بۆ سەردان ئەوان لە خلالی 10 ساڵ کە دەستێکی زۆر فعالی برێن ژایەتی گەندەڵیشانەیە وتێن ئێمە تەنها 450 کەیسمان یەکلایی کردێتەوە لە خلای 10 ساڵە بەڵام ئەو کەیسانە کەیسی گەورن ڕەبتی بە گەورە بەرپرسانی ئەو وڵاتەیە لەبەرەوە زۆر جار قیاس بە زۆری کەیسەکان نییە بۆ نمونە تۆ لە بەرتیل وەرگرت ناگەر فەرمانبەرێک کارتێکی مۆبایل وەرگری هەر ئەوەیە بەڵام لەو وڵاتە تەنزیمیان کردە بۆ نمونە دەستەی دەستپاچی ئەوێ هیچ کەیسێک وەرناگرێت ئەگەر بەهای پارەی بەهدەر دراویان پارەی خورا و لە 100,000 دلار کەمتر بێ بۆ ئەو قەزایە بچووکانە دەستی دەستپاش بەڵام ئێمە سبێنێکە کەسێک فەرمانبەرێک شکاتی لێ بکرێ بڵێ کارتێکی مۆبایلی 5,000ش لێوەرگرتوین ناچین تاقیتدا ئێوە لەسەر شکات کارەکەنیا لەسەر و دۆسیانەی ڕوبەڕووتانەکرێت بەڵێ ئێمە سکاڵامان بۆ دێ سکاڵا لە ڕێگەی شکلی زانیاریە زۆرجار لە شکلی فایلێکە کە کۆمەڵک مستەمسەکاتی تێدایە بە هەموو کەناڵێک ئێمە لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەوەریەگرین لە پەرلەمان زۆرمان بۆ هاتووەلایەن هاوڵاتیان بۆمان هاتووەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە فترەی ڕابردووی کۆمەڵک زانیاری باشمان بۆ هات چەندین فایلمان پێشی ئەوە لایەن خودی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان بۆ هاتووە هەموو ئەساتەکان هەرێکە پێی پێویست بە تایبەتی ئەم ساڵ دەکەین هاوکاری و هەماهەنگیەکە باشتر بووە
کاتێک کە دەزان مؤسسەیەک بەجددی دەوێت ئیش لەسەر ئەو مەسەلەیە بکات بە تەکید ئاستی هاوکاریەکە بەرز دەبێتەوە هاوڵاتیانیش زۆر هاوکارمانن کەم ڕۆژێ من هاوڵاتێک یان دوێ نەبینم زانیاریمان لەسەر کەیسەکانی گەندەڵی بۆ نێنێت ڕاستی زانیاری هەندێکیان زۆر زانیاری پڕبایە خۆورد و دەقیقیشن نیشانەی ئەوەیە کە کاتێک کەسێکی وە بەڕاستی هەست بۆ دەکەی کەسانی دڵسۆز و کەسانی نیشتیمان پەربەر و کەسانی کە نیشتیمانی خۆیان خۆشدەوی زۆری نە وڵاتە باشە چی بۆوانە ئەڵێ لە دوورەوە باسی گەندەڵی و هەبوونی گەندەڵیەکەن بەڵام نایانە پێشەوە دەلیلە بەڵگەیە پێش ئەوە پێویستی بەوەیە دەبێت جارێ ئەو مؤسسەی ئێمە بە هاوکاری لەگە دەسەڵاتی دادوەری ئەوانە بەڕاستی کۆمەڵە قەزایە بە ئەنجام بگات واتە خەڵک بە بملموسی ببینێ کە دەستی دەستپاچی دەسەڵاتی دادوەری دەسۆزانە لێبڕاوانە هەڕاستی پێویستیان بۆیە من گلەیم لەوە نییە کە خەڵک بەردەوام گلەیمان لێ بکە حەقی خۆیەتی چووکە لە ڕابردوو بەڕاستی کەم ئیجرعاتی بینیوە لەبەرەوە بێت چاوەڕێ بکات ڕەنگە هەندێک ئیجرعات کرابێ لە ئیجرعاتی زەبط و تەحزیر و ئەوانە ئەوە بەویستی ئێمە بێمە حەسبە نەدەکرد خودی ئەو ئیجرعاتەنەش بڵاو بکرێتەوە بەڵام ئەوە مهمە کە ساڵانە ئەگەر دوو کەیس سێ کەیسیش بێ لە دادگاکان یەکلایی بکرێتەوە تا کەسێک سزا بدرێت تۆ کەسێک سزا دەی فەلسەفەی سزا ئەوەیە یەکەم ئەوەی کە کارێکی خراپ کرد و سزای دەی دوو بەڕاستی ڕەتعی ئەوانەش دەکەی کە بە تەمامن هەمان کار بکەن لەبەر ئەوە هەیە خۆ دەزانین تا ئێستا بە گومان دەکرێت زۆر زار هێرش دەکرێت زۆر جار مؤسسەکە ئەو دەکرێت ئەمە من بە تەبعی وەردەگرم بەڵام ئەمە دەیە بە کار و چاڵاشی خۆمان و لەگە ئەو مؤسسە بە هەمانجی ئەو مؤسسانە ئەو خەمە لای هەوڵێت ئەو گلەیانە بڕەوێنینەوە و پێشما ئێستا ئەم ساڵ ئەگەر پار ئاستی هاوکاری و لێ هاتنە پێشی خاوڵاتیان گۆڕانکارێکی باشی بەسەدات لەو دۆسیانەی لە ماوانە ڕۆبەڕوتان کراوەتەوە چاوانەی سەرۆکایەتی هەرێم چاوانەی ئەنجومەنی وەزیران ئێوە هیچ دۆسیەکتان یەکلایی کردوەوە کە جێگەی خۆشحاڵی و ئومێدی خەڵک بێت ئێمە دۆسا یەکلایی ناکەینەوە برای بەڕێز ئێمە بۆی بزانین بەڕێز ڕەنگەگە یاسایەکەت خوێن بێتەوە کاتێک کە سکاڵایەک دێتە لای ئێمە تحڕیاتێکی ئەوەلی پێ دەکەین پێ دەوترێت دەنووسێ وەکو داوای هەواڵدەری کاتە داوای هەواڵدەریەکە بای ئەوەندە بەڵگەی تێدا بێت دەخێتە بەردادوەری دەستی دادوەری لێکۆڵینەوە کە ئەندامی لە سڵاتی دادوەریە کاتێ و ئیمزای لەسەر دەکات دەبێتە کەسێکی سزایی واتە داوایەکی سزایی ئەو داوای سزایەکە ئەو ڕۆژە ئیمزای حاکمی لەسەر کرا یەکلاییکردنەوەی و یاخود داخستنی ئەگە بەڵگەکان وەکو پێویستنەوە یاخود ئیحالەکردنی بۆ دادگا لە سەلاحەتی ئەوە دەبێتەوە بەڵام تاقیقەکە لەلایەن کەوادر و محققانی دەستێنە زەها دەکرێن بەڵام وەڵامەکەی هەریەتەوە بۆ ئێوە ینی بەتەکید بەڵێ بۆ نمونە قەزانەی حالە بەڵێ من قەزەمانی حالە بووە ئەندە قەزایە شێ داخراوە لە بەرەوەی بەڵگەی وەکو پێویستی نەبووە ڕاستیشی شێ ڕەنگە جەناب چەند جارش کە من باسم کردووە ئەوەیە کە لە 2012 لێبوردنێکی گشتی لە پەرلەمانی کوردستان دەرچووە جگە لە تاوانی اختیلاس کە دزینی پارەی گشتیە سەرجەم تاوانەکانی گەندەڵی بەڕاستی بەر ئەو عەفو ئامە دەکەون بۆ نمونە کەیسمان هەبووە بەڕاستی مەبلەغی زۆریشی تێدا بووە بەڵام بەداخەوە پێش 2012 بووە یەکێک لەو کەیسانە پارێزگای سلێمانی وە بەڕێز دادوەری لێکۆڵین دەستپاچی کەیسەکەی داخستووە کاتێ من پرسیارم لێکردم بۆ کەیسە خۆ زانیاری زۆری تێدایە بەڕاستی بڕی پارەکەشی زۆرە ئەوتی کاگتۆر ئەوە یەکێک لەو کەیسانەیە کە بەر لێبوردنی گشتی کەوتووە ئەوە لێبوردنیشی گشتی تریشمان هەیە لە ساڵی 2007 زۆر زار کاتی باسی شتاکەین بەڕاستی کاتی پەرلەمانە بوو زۆر لە پەرلەمان تاران ئەوانە و تۆ چۆن تەسریحاتم وڵایەوە لە خۆتان پرسن ئێوەکو پەرلەمان لە خولی سێم ئەو لێبوردنەتان دەرکردو لە کاتێکە داواکاری گشتی و زۆر وەفەتچوونەداتان زۆر شتکایان لێکردن لە لیژنەی یاسایی کە کەیسەکانی گەندەڵی وەدەرخەن لە لێبوردنی گشتی بەڵام بەداخەوە دەرنەخرا ئەمە پرسیاری زۆر مامام و بەڵامەوەی بەرنامەکە کوتایی هات سپاس بۆ حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاچی لە هەرێمی کوردستان سپاس سپاس بۆش بەڵێ بینرانی بەڕێزەوە خۆشەویست بەم شێواتینە کۆتایی بەرنامی باسی ڕۆژ دیدار بەخواتان ئەسپێنی خواتان